اواني كماليا دبيت هجصا اواني اضافه دكين طبعا بروج البجر مسألة كانك نوعي أنجمني كوميساران كلا 2009 ما وياسي طاب وإما برياسي خومن هساوين ويا كبيش طابني ما وياسي خومن تاكو سبب شهر نسرائي فرمي أرسي سرقات برلماني كردستان ما كردو وأقدر ما كردون ك بيويس أنجمني كوميساران أجبياني هبجادن بكري بيويس أنجمني كاره به وياسي كبركاره بالهرم كردستان بوي كأنجمن كاري لسبكا بداخو تاكو إسا هيج والله ميك فرمي ورنا قلتوا و ئەو پەیوەندی بەڕاستی بە ڕێگنەکەوتن لایەنە سیاسیەکانە بەداخەوە تاکو ئێستا لە ساڵی پارەوە نەیانتوانیەوە لە بگەنە ڕێککەوتن لەسەر کارەکردنی ئەنجومەنی کۆمیسارانەوە مەسەلەی هەمواری یاسی هەڵبژاردن بۆ هەڵبژاردنێکی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان 6 خاڵی سەرەکی پێویستە. خاڵی یەکەم ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان لەوەی ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێت چونکە خۆتان ئاگادارن کە ساڵێک ماوەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان درێژکاتەوە. خاڵی دووەم بریتە لەوەی کە ڕێککەوتنی پەرلەمانی بکرێت لەسەر کارەکردنەوەی ئەنجومەنی کۆمیساران متمانە پێدانەوەیان و مەوزوعی هەمواری یاسی هەڵبژاردن کە لە ناو یاسی هەڵبژاردنیش کۆمەڵی مادە هەیە کە پێویستە هەموار بکرێتەوە لەوانە تۆماری دەنگدەران مەسلەی کۆتای ئافرەتان مەسلەی کورسی پێکاتەکان دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی چەندین بابەت هەیە لەو پێویستە قسەی لەسەر بکرێت. خاڵی سێم بریتە لە دەرکردنی مەرسومی هەرێمی لەلایەن بەڕێسەرۆکی هەرێمی کوردستان کە پێویستە مەرسومێک دەرکا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکە. خاڵی چوارەم بریتە لە دابنکردنی بودجە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و خاڵی پێنجەم بریتە لە هەبوونی کات کە ئێمە 6 مانگمان داوا کردووە و ئەگەر کاتی زیاتر هەبێ بەتایبەت ئەگەر 8 مانگ هەبێ پێم وایە کاتێکی باش دەیە بەتایبەت لایەنە سیاسیەکان لە پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە داوای تۆماری بەیانمەتری عێراقیان کردووە. بۆ تۆماری بەیانمەتری عێراق بەڕاستی کە مۆزوعێکی تەکنیکیە و پێمان وایە کاتی زیاترمان پێویست دەبێت. ئەوە خاڵی پێنجەم و خاڵی شەشەمیش هەبوونی کەشێکی لەبار بۆ هەڵبژاردنەکان بۆی هاوڵاتی تێدا بەشداری بکات بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە ئەو کەشە لەبارە نابینین و باردۆخی هاوڵاتیان لە ئاستێکی باشدانیە و گوزرانی خەڵک بۆی پێویستە ئەگە بیانی هەڵبژاردن بکەیت بەڕاستی لەو چەند مانگەی زەرورە یعنی باردۆخی خەڵک و گوزرانی خەڵک و ئاستی خزمەتگوزاریەکان باشتر بکرێت بۆی کە خەڵک بەشدار بێت هەڵبژاردنەکە. زۆربەی لایەنە سیاسیەکان داوای ئەوە دەکەن کە تۆماری بەیانمەتری عێراق ئەوەی کە لە 2021 هەڵبژاردنی پێ ئەنجام درا داوای ئەوە دەکەن کە ئەو تۆمارە بێ و ئێمە لاریمان نییە و ئێمە پێشتری ساڵدا لەگەڵ یۆنامی قسەمان کردووە مەبدەئیەن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لاری نییە تاکو ئێستا پێڕاگەاندون کە ئەوان ئەگەر کۆمیسیۆنی کوردستان بە شێوەیەکی فەرمیداوا بکە لاریان نییە کە تۆماری بەیانمەتری عێراق بدەن بە هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردنی کوردستان خۆی سەرپەرشتی بکە و دیارە ئەو تۆمار هەر بۆ زانیاریتان تا 1970 تەواو بووە و لە کاتی ئەوەی کە ئێمە سەرپەرشتی بکەن بێگومان بەڕاستەوخۆ سەرپەرشتی دەکەین و لەوانەیە هەندێک گۆڕانکاری هەبێت لەسەر تۆماری تازە و ناوی مردووان و کۆمەڵ بابەتێکە کە لەو تۆمار دەهات. لە ڕاستی دەتا ئێستا بودجەیەک پێشنیار نەکراوە چونکە موعدی انتخابات ئێمە بە چاوڕوونین هەڵبژاردنە ساڵ ئەنجام دەدرێت یاخود ئەنجام نادرێت. بێگومان ئەگە هەرێمی کوردستان یەک بازنەی بۆ ئێمە ئاسانترە وەکو سەرپەرشتی ئیشکارەکان چونکە ئەو کاتی لایەنە سیاسیەکان یەک لیستی قوارەی کاندیدەکانیان پێشکەش دەکەن و لەسەر ئەساسی هەموو کوردستان دەبێت بەڵام ئەگەر بێتە 4 پارێزگا ئەو کاتی دەبێت لە هەر پارێزگایەک هەر لایەنێکی سیاسی کۆمەڵی کاندید پێشکەشکە بەڵام ئێمە وەکو کۆمیسیۆنی کوردستان وەکو بەڵێنمانداوە بەخوای گەورەوە پاشانی بە خەڵکی کوردستان کە ئێمە هەچ پرۆسەیەک ئاسانکاریەک بکرێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و خزمەتی خەڵکووە ئێمە نابینی ئاسانگ ئەگەر پرۆسەکە ئاڵۆسریش بێ بێگومان کۆمیسیۆنی کوردستان ئەوەی لە توانادایە کە بتوانێت هەڵبژاردنەکان کە ئەگەر لە ئاستی 4 پارێزگاش دابێ و ئێمە ئامادەین بە هەموو شێوەیەک بەمەرجە لایەنە سیاسیەکان بەسەر ئەوە ڕێکەوە پێمان ڕاگەاندون ئێمە کۆمیسیۆنی کوردستان ئامادەیە و پێشمان باشە هەڵبژاردن ئەم ساڵدا ئەنجام بدرێت و پێمان وایە ئەو چەق بەستە سیاسی کە هەیە و بەشێک لە گرفتەکان بە هەڵبژاردن چارەسەر دەبێن چاوەڕێی ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان و ئومێدی دەکەین کە لایەنە سیاسیەکان تاکو مانگی 4 بگەنە ڕێککەوتن بۆ ئێمە ئەگەر وا بڕیار بێ لە مانگی دەدا هەڵبژاردن ئەنجام بدرێت ئێمە 6 مانگمان لەبەردەستدایە بەلانی کەم و پێمان وایە ئەگەر تاکو مانگی 5 لێرەوە بەڕاشکاوی ڕادەگەینین لایەنە سیاسیەکان لەم ساڵدا نەگەونە ڕێککەوتن بە ئەستەمی دەبینین هەڵبژاردن لەم ساڵدا ئەنجام بدرێ لەبەر ئەوەی کە کات لەبەردەستی کۆمیسیۆندا نامێنێ و ئێمە ناتوانین ئامادەکاریەکی باش بکەین بۆیە پێش ئەو وادەیە ئێمە پەیاماندا بە لایەنە سیاسیەکان بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی حکوومەت کە پەلە بکرێ
پێش لە مانگی 4 و 5 بگەن ڕێکەوتن بۆ ئێمە بتوانین ئامادەکاری بکەین و هەڵبژارنێک بکەین کە جیاواز بە هەڵبژارنەکانی ڕابردوو چکە ئاسی داواکاری هەم هاوڵاتیان هەم حزب سیاسیەکان ئەوەیە کە هەڵبژارنێکی باشتر بکرێت لەوەی کە لە 2018 ئەنجام درات. والله کافی متابعة لە 2018 ئەوەی کە بەشدار بوو نزیکەی 3 ملیۆن